سڵاوی خۆی گەورەتان لێبێ و بەیانەیەکی باش بۆ هەمووتان خۆشحاڵین کە لە هەفتەیەکی نوێدا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پایانی ڕۆژ کە هیوادارین سەرجەمیان بین و تاکۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بمێنەوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پایانی ڕۆژ لە دەستپێکی هەفتەیەکی نوێدا هاتینەوە خزمەتان. دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بوو و دڵ و دەرونێکی ئارامتان نەبێت. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە چەوریەکەین بەرنامەکەماندا باز لە گرنگی وەرزشکردن لە ژیانی ڕۆژانەمان دەدەین بۆی کە وەرزش بابەتێکی زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەماندا کە پێویستە هەمومان بە پێی تواناوە بەپێی کاتەکانمان بەشێک لە کاتمان تەرخام بکەین بۆ وەرزشکردن بەگشتی باز لە وەرزش دەکەین بۆی کە بۆ تەندروستی تا چەند گرنگی پێدەدرێت و بۆچی دەبێت ڕۆژانە چەند کاتێکمان بۆ وەرزشکردن بەسەربەرین وەروها باز لەوە دەکەین کە بانگەواز و وەرزش ئایا دەکرێت پێکەوە تێڵکێش بکرێت و ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ڕوانیێتە وەرزشکردن بەگشتی باز لە وەرزش و ئاینی پیرۆزی ئیسلام و گرنگی وەرزش دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا. بەڵێت تەوەری دۆمیشمان تایبەت کردووە بە خزمەتەکانی نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە کە ئەو خەستخانە چ ڕۆڵێکی هەبووە و توانێتی خزمەتێکی باش بە هاوڵاتیانی شاری هەڵەبجە بکات کە یەکێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین و خزمەتێکی زۆری هەیە و ئەمڕۆژ ساڵیادی دامەزراندنی ئەم نەخۆشخانەی لە شاری هەڵەبجە دوای جیاتر دەچینە ناو ناوەڕۆکەکەەوە بەڵام ئێستا ئەمڕۆ پێمان بە داشکانێکی باشیان کردو لە بەشێک لە بەشەکانی نەوە و نەخۆشخانەکەیاندا. بەڵێ ئیشاڵ لەگەڵ میوانەکەمانان زیاتر گفتوگوی لەسەر دەکەین بۆی ئەگەر ئێوەشتان سوودمەند بن لەو ئۆفەرە. ئێستاش دەچینە لای گۆڕانکاریەکانی کەشوها بزانین کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە. دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگی وەرزش دەکەین لە ژیانی ڕۆژانەماندا بەروە باز لەو دەکەین چۆن وەرزش بکەینە هۆکارێک بۆ بانخوازی. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کۆچەر محەممەد لێپرسراوی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری وەروها کاک شۆڕژ مالکەریم ڕاهێنەری وەرزشی کۆنفۆ پێکەوە بەخێر بەنیاخوا. سپاس بۆ مستفادە. ماوەسەیان سەرتا بێمە لای بەڕێزتان وەرزشکردن تا چەند گرنگە لە ژیانی ڕۆژانەمانداوە بۆچی گرنگە کاتەکانمان بەشێک لە کاتمان ڕۆژانە تەرخام بکەین بۆ وەرزشکردن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سپاسی بەڕێستان و بەڕێزانی دیکە لە پشت کامێرا. ئەگەر ئێمە لە پێکاتەی جسمی ئینسان بڕوانین جەستە ئینسان ڕۆحی ئینسان عەقڵی ئینسان پێکاتوە لەم سێ بەشە. لەم سێ بەشەشە ئیسلام بایەخی تایبەتی داوە بە هەر سێ بەشەکە هەرێکی لە ڕوانگەی خۆیەوە. بۆیە هەر لە سەرەتا
کاتی خۆی پەروەردگار پەیامی ئیسلام کە نازڵەکە بۆ کۆی بەشەریەت ئێمە لەو ڕوانگەوە کە کۆی بەشەریەت مامەڵەی تەندروستی لەگەڵ وەرزشە خۆی پەروەردگار بووی دیاری کردو کە چۆن جەستەی خۆی بەهێزکە چۆن بایەخی پێبدا چۆن بتوانێت جەستێکی تەندروستی هەبێ واتە لەو ڕوانگەی ئێمە گەر لە بەشە جەستەیەکەی بۆی بڕوانین ئیسلام تایبەتمەندی خۆی پێداوە بۆیە ئەسڵ وایە ئینسانی مسلمان حەدە نیمەکان ئەوەندەی کە پێی ئەکرێ چۆن بایەخ بە عەقڵێدا بایەخ بە ڕۆحیەدا لە بابەتی عیبادەتە لە بابەتی تەفەکوڕە بە هەمان شێواز بایەخی بە جەستەی بدا ئێمە گەر لەو ڕوانگەوە بڕوانین کاتێک یەک لە پێغەمبەران عەلەیهی سەلام بۆ قەومەکەی خۆی کە بەنو ئیسرائیلە باس لە ئەوەکە کە باس لەوەکەن کە سەرکردێکیان بۆ بنێرێ بۆ ئەوی بجەنگن بەرامبەر بە دوژمنەکانیان پێغەمبەریش عەلەیهی سەلام فەرمێت تاالوت خۆی پەروەردگار تاالوتیان بۆ ئەنێرێ ئەوانیش ڕاستەوخۆ دێنە دەنگ لەسەر ئەو قەزاڵێن باشە تاالوت چه جیاوازێکی هەیە لەگەڵ ئێمە نەسەرەوە سامانێکی هەیە نەمادێکی هەیە نەپارێکی هەیە بەڵکو ئەو بۆ شایستە نازان بێتە سەرکردەی ئێمە خۆی پەروەردگار لە ئاەتەکە فەرمێ إن الله اصطفاه عليكم وزاده بسطا في العلم والجسم علەمایان لە تەفسیری ئەم ئاەتەکە باسی لێوەکەنەوە پێغەمبەریش عەلەیهی سەلام کە باسەکە بۆ قەومەکەی فەرمێ تاالوت کەسێکی بەهێزە هەم کەسێکی شارەزایە لە ڕووی معریفەوە و هەم کەسێکی بەهێزە لە ڕووی جسم و پێکاتی جەستەیەوە کەواتە بۆ سەرکرددان شیاوە لەوێ کەواتە ئەمە لەم ڕوانگەوێمە لە چەنە ئاەتی کەشمانێکە خۆی پەروەردگار فەرمی وأعدوا لهم ما استطعتم من قوة يعني هێز و قوت ئینسان لە چێ هەر لە جەستا بە هەمان شێواز لە حادیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەند ئێستا پێغەمبەر عەلەیهی سەلام لەگەڵ دایکمان عایشە یعنی چەندەها ئەحادیث هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لەگەڵ پێشبڕکێی کردووە ئەم ڕوانگەیە وامان لێیە کە ئێمە چۆن بڕوانین بۆ جەستەی خۆمان چۆن بتوانین بایەخی پێ بدەین چۆن بتوانین ئیمالی نەکەین واتە کەسی ئیماندار کەسی مسلمان چۆن لەو کاتێک کە ئەچێ نوێژەکانی ئەداءەکە ئەوشمە بینێتە ئەو کەلیمەش لەوە عەرزی جەنابتان بکەم زاناکە فەرمێن نوێژ ئەداکردنی لە کاتی کردنەیەتی ئیقامەکردنی لە کاتی جێبەجێکردنیاتی کەواتە لە دەرەوە لە ڕووی ئەخلاقیەتەوە کەواتە ئێمە ئیمانداری چۆن جەستەمان تۆکمە و بەهێزکەین ئەسڵ وایە باخی پێ بدەین ئەسڵ وایە ڕاضە بکەین ئەسڵ وایە بە جۆرە جۆرەکان بتوانین ڕێزە سەباحی پێوتر یا ڕاضەکانی کەی پێوترێ بۆی باخی پێ بدێت جسمێکی تۆکمەت هەبێ هەر نەک ئەوە كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته واتە ئینسانی ئیماندار ئەگەر بەرپرسیارەتی لە خانەوادەگی خۆیەوە تا ئەگاتە سەرۆکی دەوڵەتێ پێویستی بەوەیە جسمێکی تۆکمەی هەبێ هێز و قوتی هەبێ بۆ چوی بووی بەرامبەر شتەکان نەک بۆ مانایە کەڵێ هێزی و قوتێکی هەبێ شەڕ و شۆڕی پێ بکات نا شەڕ و شۆڕ لە کات و مەکانت و کاتی خۆیە بەڵام جەستەی بەهێز بێ بەتایبەت ئەو کەسانی کە جەستیان لاوازە سیرکەی بەرگەی حتا کۆڕ کۆبنەوە ناگرن بەرگەی قسەیەکی ئاسایی ناگرن بەرگەی ڕێڕۆشنیان ناگرن بەرگەی کۆبنەوەی ناگرن کە دوسێ سەعاتی پێ بچێ کەواتە تۆکمەی جەستەی ئینسان پێکهاتوو لە ڕاضەکردن بۆی ئیسلام تایبەتمەندی پێداوە ئەسڵ وایە کۆتا قسەشم لە سەرم بابەتە مادەم فراوانی ئیسلام بۆ سەر زەویە خۆی گەورە فەرمی وما أرسلناك إلا رحمة للعالمين پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەتە بۆ عالەم کەواتە کۆی ئەو تایبەتمەندیانەی کە خوا داوێتی بە بەشەریەت بەشێک لەوەی کە ڕاضەیە وەرزشکردنە ئینسان ئیماندار پێویستە باخی پێ بدا و خۆی کەسێکی تۆکمە و بەهێز پەروەردە بکە بەڵێ دەچینە لای کاک شۆڕش ئێوە ڕاهێنەری کۆنفۆن هەر سەر بە کاروباری مەکتەبی کاروباری وەرزشین لە کۆمەڵی دادگەریە ئایا لە کێکەوە دەستان کردووە بە ڕاهێنان و بەشداربوویەکی زۆرتان هێوتوانیتانە ئەم وەرزشە بڵاو بکەنەوە و گرنگی ئەم یاریە لە چیدایە بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ئەم دەرفەتە و بۆ برایانی پشتی کامێرە بەخێر بێ خوا سەلامەتتان کە بەنسبەتەوەی ئێمە پەیمانگەی نوێی بەگری بەندە لەوێ باڵێن ڕاهێنەر و مامۆستام لە ساڵی 1991 لەسەر دەستی مامۆستای بەڕێز مامۆستا کرمان خوا لێ خۆش بێ دامەزراوە هەتا ئێستا بەردەوامە سپاس بۆ خواوە نیو با بڵێن چارەکە سەدەیەکی زیاتر تێپەڕانووە ئەم پەیمانگایە لە شار و شارشکانی هەرێمی کوردستانە خاوەنی لق و بنکەیە زیاد با بڵێن لە 800 قوتابی و فێرخوازی هەیە لە ئێستاە بەردەوام سپاس بۆخوا قوتابیەکانی ڕوو لە زیاد بوونن ئەوانشی کە دێنن لای ئێمە شایدی خۆیانن حەزمانەکرد هەنە لە قوتابیەکانمان لەگەڵ بووە بەوەی شایدی قسەکانیان وەگرن لە ڕووی لایەنی با بڵێن دەرونی و جەستەییەوە چۆن با بڵێن ئیسفادەیان کردویان بەهێز بوون ئەوانە بەشێکی گرنگە هەروەکو ئەرزم کردن پەیمانگاکەی ئێمە سێ دروشمی کردوێتە بنەمای کارەکانی خۆی
پەروەردە بەهێزکردن ڕێزگرتن ئەم با بڵێن قوتابیە ئەم وەرزشکارە کە دێتە لای ئێمە ئەگەر لایەنی پەروەردەیەکەی بەهێز نەکرێ ئەو جەستەیەکی بەهێزی هەیە ئەم جەستە بەهێزە واکە دوای کاردانەوەی لەسەر با بڵێن کۆمەڵگا و لەسەر خۆی هەبێ بەڵام بەشی لایەنی پەروەردەیەکەی واکە کە ئەم کەسە با بڵێن شێوازە لە شێوازەکان ئیستیقرار بێ و ستۆپکە لە حاڵەتە توندەکانە. زۆر باش مامۆستا کۆسچەر دێم و لای بەڕێزت کۆمەڵی دادگەری لەگەڵەوەی زۆرێک لە سێکتەرەکانی ژێر گرنگی تایبەتی پێداوە و لە تەنیش کاری بانخوازی بۆ گەنجان بابەتی وەرزشی وەلانە ناوە و گرنگی پێداوە. ئێوە لەو مەکتەبەدا کاروبارەکانتان چۆن نییە چۆن احتیمام دەدەن بە وەرزشکردن لە لای گەنجان؟ ئێمە سپاس بۆخوا ینی هەر لە وەکو ئیدارێکی گشتی لە ڕابردوو مەکتەبێک نەبوو بۆ ناوە بە سپاس بخۆ لە دوای کۆنگرە و پاش چەند کۆبنێکی سەرکردادی کە کۆمەڵە مەکاتیب کرانە پێشنیا ڕاستبادەی کۆنگرە لە 5 2021 بڕیاردرا کە مەکتەبی کاروباری وەرشی دامەزرێ. ئەوش گەڕایەوە بۆ ئەو تایبەتمەندی کە ضڕوریاتی حیاتی ڕیاضی وەرشەکە وای کرد ئەم بوونی ئەم مەکتەبە گەنگە لە کۆی ئۆرگانەکانی کە الحەمدە جموجوڵەکە بوو بەڵام ئیدارێکی سربەخۆی نەبوو بەو جۆرە الحەمدە لە هەموو شوێنەکان تا ڕادەیە کار و چالاکی و حەجمێکی هەبوو بووەوە بەڵام بیسان ئەمەش بەشێک بوو لەو تەغییری کە کۆمەڵی دادگەری ویستی بیکە ئەوەی کە مەکتەبی سربەخۆ بۆم بەشە دامەزرێنێ. ئێمە الحەمدە هەر لە سەرەتا کە دامەزرا هاتین کۆمەڵێ بەرنامێژی خۆمان وەکو کارنامە وەکو لایحە لەگەڵ ماوسانی بەڕێزی دیکە داماڕژ بە پێی سیاسەتی هەم کۆمەڵی دادگەری هەم بە پێی ئەو توانە و تااقەتی کە هەمانە لەو بازدایە. ئێمە دوو سیاستمان پیادە کردووە سیاستێک کە بۆ ئاڕاستکردنی بابەتە وەرشەکە لە ناو ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری سیاسەتی دووەمان بۆ دەروی خۆمانەوە کە چۆن بتوانین گەشەی پێ بدەین چۆن بتوانین پەرەی پێ بدەین بۆیە لە دروشمەکانی کۆمەڵی مەکتەبی کاروباری وەرشیشە ئێمە هاتوین ئەو دروشمەمان کردو بۆی بە هیچ شێوازێ ئەو دوو بەشە لێک جیان نەکرێتەوە ئەوژێ بە پەروەردە وەرزش دەگاتە لوتکە. ئێمە چۆن بتوانین حەدەل ئیمکان بابەتە ڕاضیەکان وەکو عەرزم کرد هەم وەکو پەروەردەی بەدەنیەکە کە تایبەتمەندی خۆیە هەم وەکو پەروەردەی ئەخلاقی مامەڵەکردن بۆ ئینسان حەدەل ئیمکان بتوانێت ئەو تایبەتمەندی کە لە جیهان و بە تایبەت لە کوردستان شە تا ڕادەیەک لە بابەتی وەرشاهەیە ئەمەش بتوانین ئەو بازنە فراوانە حەدەل ئیمکان نقطەیەکی خێری تیادا بنین کە الحەمدە لە ڕابردوو کراو ئێستاش بەتەما هەین. بۆیە ئاڕاستی کارەکانمان بۆ دوو ئیتیجاهەیە کە کارمان لەسەر کردووە ئێمە الحەمدە لەسەر لە کۆی ئۆرگانەکانە تشکیلاتمان تقریبا لەوە چێت تەنها شوێنە دوو شوێنمان مابێکیان زۆربەی تەواو بووە وەکو تشکیلاتی ئۆرگانەکان لەگەڵ تەواوبوونیشا خۆیان بۆ خۆیان مادەم بوونە و تاقێکی باشیان هەیە کەوتنە سەر کارکردن توانیوان حتا هەردوو سیاسەت پیا دەکەن هەم سیاسەتە ناوخۆیەکە بۆ باغدان بە بابەتە وەرشەکە هەم سیاسەتی دەرەوەش ئەوەش لامان معلومە هەمان ئاگادارین کاریگەری وەرزش لە جیهانە کاریگەریکی زۆری هەیە بۆیە کاتی ئیسلامیش بایەخی تایبەتی پێداوە ئێمەی تاکی موسڵمانیش چۆن بتوان ئەو جۆرە بایەغدانە لە بازنەیەکی پەروەردەیە بایەخی باشتری پێ بدرێت. ئەگەر ئێمە نمونەیەک بێنینەوە لەسەر کۆی یاریزانەکان بە تایبەتی ئەو یاریزانانەی کە موسڵمان و کاریگەریان هەیە ئەگەر لە بابەتی کۆنفۆ باسکن محەممەد علی کەلایی کە سیرەکەی چەندێک کاریگەری هەیە بۆ ڕاستەوخۆ هەموو حرکات و سەکەناتەکەی سیرەکەی بووتە بەشێک لە بانگەواز بەشێک لە پەروەردەی ئەخلاقیەتەکەی. یاریزانی کە محەممەد سەلاح کە لە راپۆرتەکە بینیم باسەوەگاڵێ بەهۆی ئەوە لە 180 جمهورەکەی جۆرێک لە ئیسلامیان ناسیوە کەواتەم ئەخلاقیەتێکی محەممەد سەلاح سوژدەی کە لە کاتی یاریەکانە ڕاستە فەرمی یان یاریزانە ئەفریقی کێمانی ئەگەر ناوەکەم باڵێن نەچوو بێ باس لەوەکە باشە بۆ خێزانت ناهێنی وەکو بڵێ بۆ بینینی یاریەکان ئەوش باسەکاڵێ من یەکەم وەکو تاجێکی موسڵمان ئەبێ بەهای ئەخلاقیەتی خێزانی خۆم بپارێزم دووش نامەوێت خێزانەکەم بخەمە ناو قەرەباڵەکەی کە تووشی ناڕەحەتی و مەسات بێم و نامێت تووشی خەمەکی بکەم هەر کاتی کە گەڕامە بۆ گوندەکەی خۆم لەگەڵ دایکم باوکم برا خوشەکانمانە لەوێ بێ ئەڵێ بەڵکو پەروەردەی خێزانەکەم لە کاسەکە گرنگترە. ئەم دوو ڕوانگەی ئێمە ئەمانەی پشتیان بخوا بە هەموومانە باخی پێ بدەین و بەرەو پێشی بێت. لێرەوە بۆمان دەرەکەی کە بانخوازی و وەرزش پێکەوە دەکرێت بانخوازێکی ئەجگار کاریگەری هەبێت هاوشانەوەی کە کەسێک بۆ نەوتارێک بات
هەوشانیەوەی کە و یاریزانانی باسی کرد ئیسلام بە جیاندا بناسی یا مامۆستا دەتوانین بڵین هەر پەرستشەکان ئەنجامدانی پەرستشەکان بەشێک بێ لە وەرزش بۆ نمونە ئێمە ڕۆژانە 5 جار نوێژ دەکەین ئەمەش هەر جۆرێک نییە لە وەرزش و توانە بۆ مرۆڤی مسلمان بەتایبەت ئێمە لە بابەتی پرسەکان ئەنجارە الحەمدەوە تایبەتمەندی و گەورەی خۆی قزە عیبادەت وەکو بڵێ کاڵین پەرستش ناڵێن وەکو وەرزش وایە پەرستش تایبەتی خۆی هەیە حەدەنیکان بەڵام لەوەیشە ئەبێ بەو ڕوانگە بەسن کە ئیسلام لەم جموجوڵەیشا دیسان جموجوڵی جەستەی پێدا ئینسان حتى الإمكان ئێستا زۆر جار ئەوانەی کە بەتایبەت مۆزوعی ڕۆژوگرتن ئەگەر ئێمە بڕۆینەوە سەر ئەو بابەتە طبیەکەی ئەمە بیریشم نەچێت بەشێک لە بابەتی لە کارنامەی مەکتەبەکەمان تایبەتە بەو بابەتی طبی واتە پەروەردەبوونی بەدەنی کە هەوڵمانداوە کاری لەسەرکەین ئەوی مامۆستای بەڕێزکە ئێمە مەژەی پێدا دیسان لەوەش ئەگەر ڕۆژوگرتن بڕۆین بۆ ئیسفادەکانی بگەڕێنەوە کابرایەک لە ئەوروپا باوەڕی بە ئیسلام هەر نییە مامۆستای لە هەفتەیەکە ڕۆژی 2 ڕۆژ هەر نان ناخوا لەو ڕوانگەوە وەریگرتووە کاتە کاریگەریەکانی بێگومان هەرێک لەوانە کاریگەری خۆی هەیە مامۆستا شۆڕش پێم وەلای بەڕێزت لەم سەروبەندی گەنجان کە زۆر سەرقاڵ یاری ئەلکترۆنیەکان و کافتریا و کۆمەڵی بابەتی زۆر جیاواز چۆن وا بکرێت کە گەنجان پەلکێش بکرێتە ناو وەرزش و کار و بەشێک لە کات و کاری ڕۆژانیان بۆ وەرزشکردن تەرخام بکەن و ئایا گەنجان چۆن دەڕوانە ئەو وەرشەی کۆنفۆوە تا چەند بەدەمە و جۆرە وەرشانەوە دێن پرسیارێکی زۆر جوانە وڵی ئەوە بێت ئێوەی بەڕێز وەکو میدیاکار دەورێکی زۆر سەرەکی ببینن لەوەیە هۆشیاری بە گەنجان بدرێ بە هەموو لای بانی بەداخەوە کەم قسەیەکەم زۆر جاکە و کەسانی دێنە لای ئێمە یاکە پێیان ئەڵێ بانگێشتیانەکەی وەرە کاکە بۆ خۆت ڕایانان کە وەرزش بکە ئەڵێ من تازە پیر بووم ئەمە پەیوەندی بە پیری و گەنجیەوە نییە پەیوەندی بە تەمەنەوە نییە پەیوەندی بەو تاق و توانای خۆتەوە هەیە پەیوەندی بەو سەلیقەی خۆتەوە هەیە بەو حەزەی خۆتەوە هەیە بۆی کە جەستەیەکی ساخ و سەلامەتە بێ مامۆستای بەڕێز فەرمی ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ ئەوەی کە مەسەبا بڵێن گەنجەکانمان ئەوەندەی کە ئێمە لە بەشی پەروەردەکەمانە سوپاس بەخوا کە ئامۆژگاریان نەکەین و زۆرمان لەو بابەتانە هەیە حەزمە کرێسە وەکو ئەرزم کردن ئەو کەسانە خۆ قوتابیانەمان لێرە بوونەوە نمونێکتان بۆ ێنمەوە نەیڤانمان هەیە بۆیە ناوەکەی ێنم بۆی کەسا خۆی زانێکیە هەم دایکی مامۆستایە دایکی بەڕێزی هەم باوکی بەڕێزی مامۆستایە ئەم قوتابێکە هاتە لای ئێمە زۆر ینی گۆڕانکاری بۆ دروست بوو سوپاس بەخوا لەلانی پەروەردەکە لەلانی جەستێ و لەلایەن ڕێخستنی ژیانی خۆیەوە دایکی باوکی هاتن دەستخۆشیان بۆ پەیمانگاکە ئێمە هێنا تیان ئەم نەیڤانەی ئێمە کاتێک پێشەوەی بێتە لای جەنابتان یەک شلوشێواو بوو دوو ئێمە بە هەوت بە دایکیش و بە باوکیش هەوڵمانەدا لەگەڵیا ئەم کوڕی ئێمە ئەم گەنجی ئێمە سعی ناکرد بەگوێ ئێمە ناکرد بەڵام ئێستا هەم کاتی خەوی ڕێخستووە کاتی خواردنی ڕێخستووە کاتی حتا ئەتوانین بڵێن ئەو کەلوپەلانەی کە تایبەتە بە خۆی ڕێکی خستووە ئەمە بەشێکە لە وەرزش ئەمە بەشێکە لە ڕاهێنان وا ئەکا ئەم گەنجە ئەم کەسە مڕەتەب بێ ڕێک و پێک بێ تون دووتۆڵ بێ ینی لاشێکی با بڵێن قورسی نەبێ حتا ئەوەی کە ئەگە بچمە بۆم هونەرەی خۆمان ئەگە ئەرزی بەڕێستان بکەم ئەم هونەرە ئەسلی هونەرەکەی با بڵێن هونەری کۆنفۆ کە بەشێکە لە وەرزش سەری هەڵداوە ئەگەر ئەگەڕێیتەوە بۆ داهێنەرەکەی سیرەکەی لە پەرزگاکانەوە سەری هەڵداوە بۆ وەکو چۆن مەدرسە شەڕیەکانی خۆمان هەیە با بڵێن پێوترە حوجرە و ئەوانەی فەقیەکانی زوو کە ئێستا شێوازەکەی گۆڕاوە ئەم قوتابیانە هەستی کرد دەستیان قورسە بێ بێتوانە بن وەکو وایە بڵێن ئێستا لە داخلیەکە ئەم قوتابیانە هەر دانیشتون خوێندن و سعیکردن و خواردن هیچ شتێکی جەستەیەکی جۆڵەی جەستەییان نییە هات بیری لەمە کردو ئەم هونەرەدانێ کە ئەم قوتابیانە هەم بۆ توانای تەرکیزیان هەم توانای جەستەییان بەهێز بێ مامۆستا کۆچەر من حەزەکەم وەکەوەی کە خۆم خانمم کە ئێوە گرنگیتان بۆ داوە کە خانمانیش بەشدار بن لە ڕاهێنانەکانە یاخود لە داهاتوودا کار لەسەر ئەو بکەن کە ڕاهێنەری ئافرەتتان هەبێ و ڕاهێنانتان هەبێت بۆ هەموو ئافرەتان بە تایبەتی یعنی وەرزش شتێکە کە بۆ هەمومان گرنگە زۆر جاروای لێ هاتووە ئێستش وەکو عیلاجێک بەکاردێنێ بۆ زۆرێک لە نەخۆشیەکان بۆیە گرنگە بۆ هەموو چین و توێژەکان ئێمە بەشێکی تایبەتمان لە کارنامەکە کە هاتووە تایبەتە بە خوشکانمان طبعا بەو زەوابیتی کە لە ئیسلامە باس کراوە ئێمە لەگەڵ مەکتەبی خوشکان کە قسە باسێکمان کردو کە قەرارە کۆبنەوە نابێ
بۆی ئێمە وەکو بەشەکەی خۆمان تەنها لە ڕووی بەرنامە و میکانیزمەوە سەرپەرشتەی بابەتەکەیەکەین، بەڵام مەکتەبی خوشکان لە ڕووی ئەداکردن و عملی بابەتەکەەوە بۆ هەمووی سنوورە شەرعەکان پارێزراو بن، هەم خوشکانیش وەکو برایان، چونکە کاتێ باسی پێکاتی جسمی ئینسانەکەین خوشکان و برایان وەکو یەکن، جستەیە عقلە ڕۆحە، هیچ جیاوازێکی نییە. چۆن پێویستە برایەک جسمێکی تۆکمەی هەبێ پارێزراو بێ لە بابەتە تەندروستیەکان کە توێ مەوزوعی فەقەراتە، چۆن بۆ برایەکە نووسرێ بۆ خوشکی بە هەمان شێواز. قەزەی مەلاوانیە کاتێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام حەقی مناڵ لەسەر باوکی سێشتە. یەکێ لەوانە مەوزوعی فێرکردنەوە، واتە نووسین کتابەت، یەکێ لەوانە قەزەی مەلەوانیە، یەکێ لەوانە سوارچاکیە، واتە هەر یەکێ لەم تایبەتمەندیانە چۆن بۆ برایە بۆ دادێکیشە بۆ خوشکێکیشە، بەڵام بەو زەوابیتە شەرعی کە لە ئیسلامە باسی لێوە کراوە. بۆ ئێمە هەوڵی جدیمانداوە لەسەر بابەتە بە نەس بەدەق بەمەتن لە کارنامەی خۆمانە هاتووە، لەگەڵ مەکتەبی کاروباری خوشکانیشە لەگەڵ بەڕێز قمریەخان قسەمان کردووە کە قەرارە کۆبنێکی تایبەتمان هەبێ بۆ ئەوە، چونکە زۆر جار خانمان بە تایبەتی خانمانی باڵاپۆش ناتوان بچنە هەنێ شوێنەوە، ینی گرفتیان لەوەیە بۆ دروست دەبێت. بێگومان ئێمە وەکو جەنابتە فەرمووی زۆر جار کۆمەڵ تەرخۆ پێشنیار کراوە کە چۆن کار ئاسانی بکرێت بۆ خوشکان، حتا لە بۆ قاعایکی داخراوە کۆمەڵ تایبەتمەندی خۆیان پشتیوان بەخوا ئەوەی کە پێمان بکری خۆی پەرۆگای یارمەتیماندا هەوڵی جدی بۆ دەین لەگەڵ مەکتەبی خوشان کە قەرار قسە بکەین، ئاف قسەمان قەرارە میکانیزمی بۆ داڕێژین. ئەوەیشی کە ماوەتەوە لێرە ئەوەشم بیر نەچێت بۆی پرسیارەکە جەنابەت، ئێمە چۆن بتوانی زانایانی بەڕێز مامۆسایانی بەڕێز تەوعی خەڵکی بە تایبەت دەوڵەمەندەکان تەوعی خەڵکانە بکەن کە چۆن کردووە پارە مۆزەی زەکات و تایبەتمەندی خۆی سنفی خۆی هەیە، بەڵام چۆن ئینسان بتوانێت لە ڕووی خێر و سەدەقەوە یان ئەو شوێنانەی کە بۆ مۆزوعی وەقف بەکاردێن، ئینسان چۆن بتوانێت کۆمەڵگەیەکی وەرزشی دروستکە، تایبەتمەندی ئافرەتیتیا ڕچاو بکرێت، تایبەتمەندی برایەتی ڕچاو بکرێت، چۆن بتوانێت کۆمەڵی مەدارسی پەروەردەی وەرزشی کە دروست بکرێت ئینسان وەقفی بکا بۆ، چونکە وەقفکردنەکەی ئەم گەنج و مناڵانە لەکوێ پەروەردەکەیت. خۆت دەزانین ئێمە سەریح بین، ئێستا قەزەی میدیایە هێرشێکی بەربڵاو هەیە کە گەنجەکانمان لە عەقاری خۆیان لادەن بە شتانێکەوە مەشغوڵکرێن کە دین و ئەخلاقیەت و پرەنسیپی نەتەوەی خۆیان لە کیس بدەن. ئەی تاکی مسلمانی ئێمەش واجبە لە سەرمان کە چۆن هەنگاوی بۆ بنین بەرەو ئاقارێکی ئیجابی بیبین. بۆ ئێمە لێرە تەڵەب بەکەم بۆ مامۆستایانی بەڕێز زانایانی پێشەنگمان کە چۆن بتوانین ئەو تەوعیە بە خەڵک بدرێ، حەدە ئیمکان کە چۆن هەوڵەدا کە پارەیەک ئەدا بەخێر بشتوانێت کەسێک ئەچێت پەنای بۆ دێنێ بتوانێت لە ڕووی مەدارسە پەروەردەی وەرشەکان لە کۆمەڵگە وەرشەکان لەو شوێنانەی کە ئەزانێ پیاداتی ئەخلاقی زیاتر ڕچاوەکرێ ئەوانش بتوان کاریگەریان هەبێ و خەڵکان بدەن تیا بەشدار بن. زۆر باشە. مامۆستا شۆڕژ بیرمە مناڵ بووم لە هەڵەبجە بزوتنەوەی ئیسلامی و کاتە کە دەورۆشتیە کردو بۆ کۆنفۆ، یعنی ئێستاش بیرمەوە قەت بیرم ناچێتەوە کە مناڵیش بووم هاوشانی ئەوەی ڕاهێنەرەکەمان کە فێری کۆنفۆی دەکردین لەگەڵیا جارجارێک ئامۆژگارێکی پیاکرێوت لە کۆڵانە درۆ نەکەن، خیانەت نەکەن، ڕێز لە دایک و باوکتان بگرن. ئەمە تا چەند گرنگە هاوشانی ئەو ڕاهێنەرانەی ئەو ڕاهێنانی کە پێشکەش بە گەنجان و منداڵانیان دەکەن کە ئەمانەشیان فێر بکەن کە کاریگەریکی زۆر باشی دەبێتەوە تا خۆمەڵم تا ئێستاش هەر بیرم نەچێتەوە. جوان لەڵام سایبەڕێز ئەوەی کە جەنابتە فەرمی زۆر جوانە بە تاکید ئەوە کە هەیە ئەگەر ئێمە وەکو ئیسلام وەکو مسلمان واجبی سەرشانمان بە تایبەتی تری ژوەکو کە ئەرزمکردن پەیمانگای هونەری بەگری کە الحەمدوللا مێژوویەکی کۆنی هەیە و خزمەتێکی زۆر گەورەی کردو بە ئەم نیشتیمانە شیرینەی خۆمان. ئەگەر پێشتر ئەرزم کردم چینەوە بۆ سەرچاوەکەی ئەسلی با بڵێن ئەم بابەتە لە هونەری کۆنفۆ لە دینەوە هاتووە سەرچاوەکەی و پاشان سەرشتان بۆ شتێک ڕاکێشم ئەگەر ئەو فلیمە تەرجمەکراوە کۆریەکان هەبوو یەکێ لە با بڵێنەوەی کە دەورێکی بینی هەڵەیەکی کرد لیان پرسی یاخود سەرنجیاندا هاوڕەکان تێمە لا خۆی هونەری کۆنفۆشی خوێندووە، یعنی ئەم کۆنفۆکارە نابێت کە دارێکی خراپ بکە، ئەم وەرزشکارە واکە چکە بۆ تۆ وەرزشەکەی بۆ ڕاهێنانەکەی بە تایبەتیتر لە بوارە هونەریەکانە بۆەوەی کە جەستەیەکی توندت هەبێ، دەرونێکی بەهێزت هەبێ و دەرونێکی ئارامت هەبێ. هەمیشە واکە ئەم لایانی پەروەردەیە کە تۆ بە قوتابیەکان یا ئێمە ئامۆژگای قوتابیەکانمانەکەین بالفعل ئەو واجبی سەرشانمانە، درۆمەکە نوێژ بکە، سواز بخوا ئەمە حەزمانەکە هەنێ وێنەوشتمان پێ بووە بۆی کە جەنابتان ئەوەی بکەن کە چۆن باڵێن نوێژ ئەکرێت، چۆن قوتابیەکە فێر ئەکرێت، چۆن ڕاهێنانی پێکرێت لە ڕووی پەروەردەیەکەیەوە. ئەمە زۆر گرنگترە بۆ ئێمە لە پەروەردەی جەستەی لە بەهێزبوونی جەستەی، چکاکو ئەرزم کردن ئەگەر لایانی دەرونین ئەم قوتابیە
ئەم کەسە بەهێز نەبێت ناتوانێت ئەم وەرزشکارە ناتوانێت کۆنتترۆلی خۆی بکات ئەو کاتە ماشاءالله هونەری کۆنفۆش معلوماتی جەنابتانە جەستەیەکی بەهێزی هەیە لە دار و بەرد و ئاسن ناگەڕێتەوە کەواتە ئەم کەسە وایەکە چی بێت پەروەردەکەی لەگەڵانە بێ لەوانێ بەخراپ بشکێتەوە بۆ خۆشی بۆ چوا دەورەکەش باشە وەرزشکردن بۆتە جۆرێک لە زانست پێویست دەکا کە وەری بگریت و بە کەسانی تریشی بڵێتەوە ئایا توانیتانە نوێگەری تازەگەری لەگەڵ ئەم زانستایە بڕۆن و توانیتانە کە بەشداری بتوڵات و سەردانیکردنی وڵاتانی تر کە ڕەنگە لە بوارەکی کۆنفۆ و ڕاهێنانی کۆنفۆیان زیاتر ئەوان ئەو کاریان کرد بێت هەرتەواوکردنی قسەی جەناب و مامۆستاش کە پرسیارەکەی کردێن هەروکو بەرنامە 15 ڕۆژ جارێک بابەتی پەروەردەیمان هەیە واتە لە کاتی تەمارین چ تەمارینی کۆنفۆکانە چ بابەتی تۆپپەیە بەشەکانی کەیە بە سیستەمی کارنامەی کاری خۆمان کە هاتووە لە خزمەت جەنابی ئەو مامۆستا بەڕێزانەی کە عەرزیان کراوە لە 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ جارێ بابەتێکی پەروەردەی لە کاتی تەمرینە عەرزەکرێ ئەواتە بۆ 10 دقە بەدەر لەوەی کە تەشجیعکن هەر کەسێک لەو بەڕێزانەی کە لە مەساجیدەکانە لە سنتەرەکان لە شوێنانەی کە بابەتی پەروەردەین لە خزمەتی قورئان لە خزمەتی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوانە بکرێت بەشی دووەمی پرسیارەکە جەنابەت بێگومان لەگەڵ جەنابی مامۆستا شۆڕش مامۆستا سالار ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئێمە کە بەشەکانی کە من لێرە بیرم نەچێ بابەتی هونەری کۆنفۆ جەنابی مامۆستا شۆڕش مامۆستا دلێر مامۆستا سالار مامۆستا هێمن کۆمەڵی مامۆستای بەڕێزی کە لە شوێنەکانی کە مامۆستا کەمال کە کۆمەڵی مامۆستای تایبەتن کە ساڵانێکی دێر کە زۆربەیشان پەروەردەی دەستی جەنابی مامۆستا کرمانجان خوای پەروەردگار گۆڕی پڕنوورکە هەوڵ دراوە چۆن بتوان هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەش تایبەتنی خۆیان هەبێت لەم ماوە تقریبا پێرێ بوو یان دوێنێ بوو بەڕێزیان خولی ڕاهێنەری خولی یاریدەدەری ڕاهێنەریان کردەوە کە دوێنێ ئیمتیحانەکەیان تەواو بوو بە کۆمەڵی تایبەتمەندی خۆیان بۆ ئەمان خۆیان مدەڕی بن چۆن بتوان کۆمەڵی مدەڕیبی کەیژ سەر لە نوێ دروستکەن سوپاس بەخۆ نزیکی 23 نەفەر تیا بەشدار بووە و دیسان لە هەمان کاتە زۆرجار کە بتوڵات لە دەرەوە بوو بێ حەد دەلیمکان پێشنیار کراوە باس کراوە چ لە ڕێگەی خۆیان ئەگەر هەوڵیان دابێت لە ڕابردووە و نیەتیشمانەیە پشتیوان بەخۆ لە داهاتووە ئێمە چۆن بتوانین زیاتر باخیان پێ بدرێت هەریەک لەمانە لینکێکی بەقوت بێ هەم لە دەرەوە لە ناوخۆش دروست بێ بۆی بتوان ئەو بابەتە هونەریە کەڵێن بابەتە هونەرەکە بە گشتی وەرزش باسەکەم باخی زیاتر پێ بدرێت حتا لەگەڵ بەڕێزانی خۆمان لە ئەوروپا قسە باسێکمان کردو کە چۆن بتوانین لینکێکی بەهێزە بێ ئەم بابەتە وەرشیە بۆ خزمەتی عام بەکاربێنین کە ئێمە باسەکەین ڕاستە مەکتەبەکەمان تایبەتە بە کۆمەڵی دادگەری ویستم ئەوە بپرسم کار و چالاکیەکانتان تەنها بۆ ئەندامانی یاخود ئەندامانی کۆمەلدادگەری ئۆرگانەکان یاخود خەڵکی دیکەش دەتوانێت بەشدار بێت لەگەڵتانە ئێمە لە خزمەت هەموویانێن ڕاستە جەنابی مامۆستا لە بازنێکی ئۆرگانی حیزبایە مامۆستاکی بەڕێزکە لە بازنی ئۆرگانی حیزبایە بەڵام ئەو ئەندامانە شەڕی نەوەڵە ئەنداممان هەیە ینی زۆرێکی کۆمەڵ نین وەکو کۆمەڵ ینی لە شوێنی کان لەبەرە ئێمە نەمان بەستۆ بە حیزبی بوونەوە نەخیر گرنگەوەی ئەم بەڕێزانە بێن لێر ئیسفادە بکەن لە بابەتی پەروەردەیەکە لە بابەتی ڕاهێنانەکان نەخیر ئەسڵەن ئەگەر ئێمە مادە موسڵمانین چەتری کارەکەیشمان ئەو ئاەتەوە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتی للعالەمین ئەبێ ئەوەی کە پێێتە ڕەحمەت بێ بۆ هەموو کەسێ بەبێ بیرکردنەوەی هیچ ئەدیانە هیچ تەفەکوورە هیچ ئایدۆلۆژیە گرنگەوەی ئەم بەڕێزە کە هاتۆ جۆ لە تۆگرێ ئەبێ سوپاسی کە جۆ لێگرێ ئێمە سوپاسیکەن کە هاتۆ جۆمان لێگرێ لەبەرەوە ئێمە وەکو عەرزیشم کرد هەیە لە سەرتا کاری ئێمە وەکو عەرزم کردی دوو بابەتە سیاسەتی ناوخۆی سیاسەتی دەرەکی سیاسەتی بیرمان نەچێ با خەڵکی ئەو وجهە نەزەری بۆ دروست نەبێت کە ئەڵێ سیاسەت ئێستا وەکو بڵێ تێڕوانینێکی بۆ دروستە بێ بە بەهاڵە نەخێ سیاسەت لە ئێمە واتە حکمت واتە خزمەت واتە ئاوەدانی زۆر باشکە کۆچە دو پرسیار دەرفەتمانەماوە چۆن هاوڵاتیان یاخود کەسانی کە ئاگاداری کار و چالاکیەکانتان بن پێیجتانەیە یاخود چۆن بزانن مەسەرەن دەورەیەک دەکەنەوە بەڵێ ئێمە تقریبا پێیجی مەکتەبمان هەیە هەرچەند پێیجەکە تازە دامانناوە وەکو بڵێ ساوایە ئەوە ئومێدمان وایە لەوە دوای ئینشاءالله ژاماژەی پێ بکەن ناوی چییە هەر ناوی کاروباری وەرشیە بۆ ناوە دامانناوە لۆگۆی مەکتەبی کاروباری وەرشی لەسەرە بەڵام بۆی بینەرانش ئاگادار بن کۆی چالاکیەکان بڵاوکرێتەوە یعنی لە ئەوروپا لە وڵاتانی ئاساوی لە هەر جۆنێکە دەوراتە بێ بەدەر لە چارێکی خۆمان چارێکی ئەوانشتە و خۆشمان لە ڕێ ئەکاونتەکان لە ڕێ میدیاکان هەڵمانداوە الحەمدوللاوی کە شت دێتە پێشەوە لەو ڕێگان و بڵاوەکەینەوە زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا کۆچەر محەممەد لێپرسراوی مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەری ڕۆها بەڕێز مامۆستا شۆڕژ مالمان کەریم ڕاهێنەری وەرشی کۆنفۆ زۆر بەخێربێن بەڵازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بڵێ خۆشەویستان ئێستاش دچینە لای پامنێرمان ڕێناز ڕسەلان بزانین چی زانیارێکمان دەداتێ و ئێستا لەگەڵماندایە. ڕێناز سڵاو لێبێت زانیارەکان لای تۆ چین؟ بەڵێ سڵاوتان لێبێت دیارە بۆ چوارم ڕۆژی لە سەریەک لا سنووریدا ڕاپەڕین ژینگە پارێزان مانیان لە کارەکانیان گرتووە و گربوونەوە ئەنجام دەدەن لە بەردەم باغی گشتی لە ئێستادا گربوونەتەوە وە خۆیان ئاماژیان پێ دەدەن بۆ ماوەی زیاتر لە 70 ڕۆژە موچیان وەرنەگرتووە داواش دەکەن کە موچەکانیان بۆ سەر بکرێت وە خۆیان باسی لێو دەکەن هەتاوەکو موچەکانیان وەرنەگرن بەردەوام دەبن لە ماگرتن من دەسمە لای بەشیشان قسە بکەن ئەو بەڕێزاگە پێم بڵێ هۆکاری ماگرتنەکەتان چییە ئێوە؟ لەبەر ئیماشەکە ئیدومانگو ئیدوانزە ڕۆژە ئیماشمان ئیوە نەگوتووە 72 ڕۆژە ئیماشماوە نەگوتووە ئەو کەرەکار بۆ ئەوەی خۆپیشاندان کردە بۆ ئیماشەکە دوومانکەکان بدرێتەیە هەڵمانکێ ژانی وە چۆنە؟ لای خراپە ئێوە تاکەی بەردەوام دەبن زۆر باشە زۆر باشە دەستخۆش من دەبێت بچمە لای بەشی شتریان کە لێرە ئامادەن ئەو بەڕێزانە ئەگەر پێم بڵێ باردۆخی ژینگە پارێزان لە چه ئاستێکدا لە ئێستادا؟ وڵای تا بڵێ سەرەتا بە خێراتنی کەناڵەکان دەکەم باردۆخی کرێکار زۆر ناخۆشە کرێکارە 150 پێ نییە لەو ڕاینەدا ئێستا یەکێتی نیشتیمانی کورد براگەم ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان نەفەری ناوچوتە نێو کرێکاران وی بڵاویان پێ بکە دەستمەلای بەشەی شتریان ئەو مامەیە حەلاگەیشی بەدەستەوە گە پێم بڵێ ئەگە بێت ئێرە ببوورە بزانم ئەو چێ بەدەستەوە ئەوە قودوبی بسێ دەمەگانی گەشت پێم گوتی ئەوە قودوبی بسێ لە باتی ماعاشی قودوبی بێسوی مەقەبای کۆ دەکەم لە باتی ماعاشی دوودانە ئەوە دەڕاستی سێ ماگە ماعاشمە وەرنەگرێت داوای مافی خۆمان دەکەین پێم بڵێ باردۆخی ژیانیەوە لە چه ئاستێکدایە؟ وەڵایە ئەو لەو پەڕی خراپیدایە ئێوە تاکەی بەردەوام دەبن وەڵێ هەتا ماعاشمان نەدەنێ بەردەوام دەبین زۆر سپاس من دەسمە لای دوێنەری کۆمپانیای گارێکس کە لێرە ئامادەیە بەڕێزکاگا سۆگە پێم بڵێ هۆکاری دواکەوتنی موچەی ئەو ژینکە پارێزانە چییە؟ سپاس بەخێر بێن سەرەتا وەڵاو کارەکەی چی هۆکارەکەی کە حکومەت پارەی نەناردوو پارە بەڕێناک سلفی نەدا سلفی مانگانە بێ مانگانە پارەمانداتە سلفەکەی نەدا بۆی سەرف نەکە ڕێناز ئەگەر پرسیای لێ بکە هیچ هەوڵێک دراوە کە ئەو پارەیان بۆ سەر بکرێت لەلایەن کۆمپانیاکانەوە بەڵێ بەڵێ دیارە لە ستۆدیۆ پرسیاریەوە دەکەن ئێوە هیچ هەوڵێکتان داوە بۆی پارە بۆ ژینگە پارێزانە سەر بکرێت بە تاکید بەردەوام لە هەوڵین بە بەردەوامی بەڵام هەتای سایز نەتیجەیەکمان دەست نەکەوت و هەتام کاتێک کە جەنابتان لێرانن هیچ ئومێدێکمان نییە پێمان بڵێ ئێوە وەکو کۆمپانیا ماوەی چەند مانگە موچەتان وەرنەگرتووە یانەوە تا پارتان بۆ سەرف نەکراوە ماوەی 2 مانگ و تقریبەنەوە 15 ڕۆژە
پارە سەرف نەکراوە سەردانی وەزارەت و لایەنە پەیوەنددارەکانیان کردووە پاریان وەرنەگرت ئەوەی کە دابینیشمان کردو هەر هەوڵمان داوە شتێکەگەل ئەگەر شتێک هەر کۆمپانیا خۆی دابینی کردو پێمان بڵێ ئێوە سەردانی لایەنە پەیوەنددارەکانتان کردووە کە پارە سەرف بکرێ بۆ ئەو ژینگە پارێزانە یانەوە تا کە مافی خۆتان وەربگرن بەڵێ بە تاکید سەردانمان کرد پێشترش ئاگادارمان کردوونەوە ئیدارەمان ئاگادار کردوەوە بە ڕێبەتی هەموو ئاگادار کراوەوە کە ئیشەکە ڕاوەستێ لە دەسەڵاتی ئێمەیان ئەماتایرە دەسەڵاتمانێ لەو زیاتر دەسەڵاتمانی ڕێناز ئەو ژینگە پارێزانە ماگانە موچەکەیان چەندە ئاستێکدا لە ئێستادا لەو پەڕی خراپیە لەو خراپتر چیە خەڵک خێریان پێک خەڵک نەوتت بۆێنێ بۆ خێر ئازوقەت بۆێنێ بۆ لەوانی بەڵێ کاگا سۆگەر پێمان بڵێ لە ئێستادا ئەو ژینگە پارێزانە موچەکەیان چەندە باز لۆ دەکەن بەشیشان کە موچەکانیان کەم کراوەتەوە هۆکاری کەمکردنەوەی موچەکانیان چییە وابزانم لە قەیرانی دارایی ئەو کات موچەکانیان کەم کراوە بۆچی موچەکانی ئەو خۆی لێ نەکراوەتەوە لەبەرەوەی جاری یەکەم بڵین لە ئەوەی یەکەمە تەندەری یەکەمە موچەکەیان تەواو بەڵام تەندەری دوم تەندەر گۆڕا موچەدا تەندەردا بەزی ناسار کۆمپانیاش کرێکاری بەگەمتر هێنایە سەرکارەکان لە ئێستادا موچەکانیان چەندە جان لە ئێستادا موچەکانیان چەندە موچەکانیان دوو سیفەتمانێ بڵێن دوو بەشمانێ بەشێکیان 285 ئەوەی کە لە دوای گرێبەستی تازەدا ئامادەن ئەوەی گرێبەستی کۆنا 350,000 بێز گەلەوانی ئێمە هەموو مانجێک ئەبێ بیمی کۆمەڵایەتیان بۆ بدەین بە کۆمپانیەکی پشتگیری داواکاریەکانیان دەکەن بە تاکیدە وەستاوین لەگەڵیانە وەستاوین لەگەڵیان کەواتە ئێمە پشتگیرین وانە نوێنەری کۆمپانیای گارەکس کە لێرە ئامادەیە بەڵێ ئەوەی دەبینن ژینگە پارێزانی سنووریدا ڕاپەڕین لە ئێستادامانیان لە کارەکانیان گرتووە بۆ هۆکارە لە ناو بازاڕی شاری ڕانیا زبڵ و خاشاکێکی زۆر کۆبووەتەوە ژینگە پارێزان باز لەوە دەکەن بەردەوام دەبن لە مانگرتنەکانیان تاواکو مافەکانیان وەردەگرن بەڕێ دەگڕێمەوە لایەوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕێناز دەرسەنان لە ڕانیۆ لەگەڵمانەوە بەداخەوە لە وڵاتێکی زۆر دەوڵەمەند و پڕنەوت تا دەژین ئەوەش گوزەرانی هاوڵاتیان بێت کە چینێک کە ڕۆژانە چەندین کاتژمێر سەرقاڵی پاکردنەوەی شارەکان بەڵام ئەو موچەکەمی کە هەیەە حکوومەت بۆیان دابین ناکات بەداخەوە کە ئەمەش زوڵم و ستەمێکە دەرحەق بە و هاوڵاتیە کەم دەرامەت و هەژاران دەکرێت خوا بکات دوعای یەکێک لەو ژینگە پارێزانە قبول بێت کە زوڵمی لێ دەکرێت و ئەم دەسەڵاتدارانەش تا کۆتایی ئاوا نەمێنەوە. بەڵێ خۆشەویستان لە تەوەری دووەمدا لەگەڵتان بەردەوام دەبین کە تایبەتمان کردووە بە باسکردن لە خزمەتەکانی نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە ئەمڕۆ ساڵیادی دامزراندنی نەخۆشخانەکەیە لەوێ و کۆمەڵێک ئۆفەریان هەیە ئەوەی ئێمە بزانین و میانی تایبەتمان هەیە لە هەڵەبجە و زیاتر گفتوگۆ دەکەین لەسەر خزمەتکردنی ئەو نەخۆشخانەیە توانیوەتی سوودێکی باشی هەبێ بۆ هاوڵاتیان بە میوانداری زۆر بەڕێز محەدین محەممەد بەڕێوەری کۆمەڵگەی بەخشین لە هەڵەبجە. سڵاوت لێ دکتۆر سڵاوی خوا لێبێت. کاک دکتۆر سڵاوی خوا لەبێت وەگەرگەڕەبان سڵاو لە بەڕێزیشتان ئەم کاتەوە هەموو کاتێکی بەڕێزیشتان باش پیرۆزبایی دامەزراندنی یادی دامەزرانی کۆمەلگا پزیشکەکەتان لێ دەکەی کە ماوەی 6 ساڵەکە خزمەت بە ناوچەیە دەکات دەگەر باز لە خزمەتەکان وەروها ئەو بەشانە بکەی کە لەو نەخۆشخانەیەدا هەیە. بەڵێ سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و لە سەرجەم پزیشک و کارمەندە دڵسۆزەکان و هەروەها خەڵکی پارێزگای هەڵەبجە و دەوروبەریەکەی کە بۆ ئەم ساڵ پێمان ناوەتە 6مین ساڵ یادی دامەزراندنی کۆمەڵگەی پزیشکی بەخشین بۆ معنایە کە لە پارێزگای هەڵەبجە یەکەمین و گەورەترین کۆمەڵگەی پزیشکیە کە توانی بێتی لە ماوەی تەمەنی خۆیدا خزمەتێکی باشی بە خەڵکی هەڵەبجە و دەوروبەر و هەورامان و شارە زور کرد بێت. بەڵێ کۆمەلگاکەتان لە چەند بەش پێک دێت ئێوە ڕۆژانە چۆن خزمەت بە هاوڵاتیانی ئەو ناوچەیە دەکەن؟ بەڵێ ڕاستیەکەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین وەکو هەموو ئەو کۆمەڵگە پزیشکانەی کە لە پارێزگاکانی کەی سلێمانی و شوێنەکانی کە کراوەتەوە ئێمە سەرجەم ئاوا دەست پێەکەین سەرجەم پسپۆڕیە پزیشکیەکانمان لێرە هەیە واتە ئەگەر کەسێک خوا نەخواسە پێویستی بە هەر بەشێک لە خزمەتگوزارە تەندروستیەکان هەبێت لە پزیشک کۆی ئەو پزیشکانە لێرە هەیە. سەبارەت بەشەکانیش ڕاستەکەی بەشی زۆرمان هەیە ئێمە ئەتوانین لە تاقیگە و دەرمانخانە و کۆمەڵگەی پزیشکیدانی بەخشین بەشی چارەسەری سروشتی
پەرستاریمانەیە بەشی لێزەرمانەیە چاویلکەسازی و کۆی ئەو بەشانەی کە کۆمەڵگەیەکی پزیشکی پێویستی بێ بۆ ئەوەی خزمەت بە هاوڵاتیانی خۆی بکە لێرە ئێمە هەمانە و ڕاستێکەشی لەگەڵ بوونیشە سەرجەم ئامێر و پێداویستە خزمەت گوزاریەکانی سەردەمیانەی تێدا دابین کراوە. باشە دکتۆر، ئێوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاوتان کردبووە کە داشکاندن دەکەن بەهۆی ساڵیادی دامەزراندنی نەخۆشخانەکەەوە. ئایا تاکەی دەتوان هاوڵاتیان سوود لەم داشکاندنە وەربگرن؟ دکتۆر گوێت لێمە؟ ببوورە وەڵای گوێم لە دەنگت نەبوو. کاک دکتۆر دەپرسم گوێم لە دەنگت دەبوو وەڵادای لێ بوونەکەم. ئاساییە. کاک دکتۆر دەپرسم ئەو داشکاندنی کە ئەمڕۆ ئەنجامتاندا بەهۆی ساڵیادی دامەزراندنی نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە تاکەی دەتوان هاوڵاتیان سوود لەمە ببینن و دەتوانن سەردام بکەن و سوود لەو داشتانە ببینن؟ بەڵێ ڕاستیەکەی من وەکو پێشتریش بۆ جەنابتان و بۆ بینەرانی پەیام کە وتمان کۆی سەرجەم خزمەت گوزاریەکانمان هەیە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین کە هەر کەسێک و هەر هاوڵاتیەکی بەڕێز سەردام کە لە کۆمەڵگەی پزیشکی پێویستی بە وەکۆڵی پێویستی بە هیچ شتێک نابێ بچێتە دەرەوە. ئێمە ئەمانویست ئەم ساڵ لە ساڵیادی دامەزراندن و لە ساڵیادیکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بە شێوازێکی کە خزمەت بە هاوڵاتیانی خۆمان بکەین بۆ ئەو خزمەتانش بۆ ئەوەی خەڵکانێکی زۆر سوودمەند بن لەم پرۆژەیە بڕیاری داشکاندنمان ناوە کە پسوڵەی پزیشکە بەڕێزەکانمان کە لە ئەمڕۆیە بڵێن ڕۆژی شەممە لە حدودەن 7 تا 8 پزیشکی پسپۆردا ئەنیشێ کۆی ئەم پسوڵەی ئەم پزیشکە بەڕێزانە 3000 هەمووشی بێ بەرامبەرە بێ بۆ هاوڵاتیان. ئەوە سەرجەم بەشەکانیش بەم شێوەیە داشکاندنمان بۆ کردوون تاقیگە لە 120 و بەشی لێزدەر و پێس و جوانکاری لە 100دەمان بۆ کردووە دەرمانخانە لە 100دەیە. زۆرێک لە بەشەکانی کە بە ڕێژەی جیاواز بە پێی ئیمکانیات و توانای خۆمان داشکاندێکی زۆر باشمان بۆ کردوون بۆ ئەوەی هاوڵاتیانمان هەرچەند ئێمە هەر بۆ خۆی کۆمەڵگەی پزیشکی بەخشین سەرجەم نرخەکانیان جیاوازترە لە دەرەوە بۆ ئەوەی زۆرترین خەڵک بتوانێت لەم کاتەیە و ئێمەش بتوانین خزمەتێکی باشتر پێشکەش بە هاوڵاتیانمان بکەین ئەم داشکاندنمان بۆ هاوڵاتیانی خۆمان. زۆر باشە کاک دکتۆر، هاوڵاتیانی ئەو سنوورە و بەشێک لە کاربەدەستانی ئەو سنوورە هەمیشە و بەردەوام گلەی و گازندەی کەرتی تەندروستی لەو ناوچەیە دەکەن. کۆمەلگای تەندروستی بەخشین توانیوێتی ئەو فەراغە تەندروستی کە لەوێ هەیە پڕی بکاتەوە؟ بەڵێ ڕاستەکەی ئەمە لە 11/2/2007 لە ئەوا دەست بکەین تر وەکۆڵە جوابی پرسیارەکەی جەنابیشتان پێم وایە بە ڕۆشنە بێ لە 11/2/2007 لە ڕۆژانێکە کۆمەڵگەی پزیشکی بەخشین کرایەوە کە کوردستان بە قەیرانێکی دارایی زۆر خراپاتی ئەپەڕیەوە بەتایبەت پارێزگای هەڵەبجەش کە پارێزگایەکی داخراوە و کەمترین هەلی کاری هەیە و لەگەڵ ئەوەشە لە ڕووی ئیداریەوە بەداخەوە یعنی کەمترین خزمەت گوزاریەکانی لە هەموو ڕوویەکەوە پێگات ئەو بەتابەتەوەش کەرتی تەندروستیش بە هەمان شێوە وەکو پێویست خزمەت گوزاری پێناگات یعنی ئەوەش لانی بەرامبەر نییە کێشەکە لەسەرەوەی لە حکوومەتەوە کە ئیمکانیاتە ئیداری و دارایەکانی وەکو پێویست نییە بەتاکیدکردنەوەی هەر کۆمەڵگەیەکی پزیشکی و بەتابەت کۆمەڵگە پزیشکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە جیاوازترن لە شوێنەکانی کە بە ئیمکانیاتی باشتر بە ئامێری پێشکەوت و لەگەڵ ئەوەشا بێگوێدانە لایەنی مادی بەردەوام نرخەکانی گونجاوترە بەتاکید ئەمە هۆکارێکی باشە بۆ ئەوەی کە بتوانین خزمەت بە خەڵکی بکەین و لەگەڵ ئەوەشا دەستبارێکی باش بین بۆ کەرتی تەندروستی لە پارێزگا ئێمە هەموو کاتێک وتومانەکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین بەدیل نییە ئێمە هاوکاری باشین دەستبارین لەگەڵ هاوڕێیانمان لەگەڵ دۆستەکانمان لە بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە بۆ ئەوەی بە هەمومانەوە بتوانین خزمەتێ بکەین ئێمە زۆرێک لە قەیران و لە کێشەکانی کەرتی تەندروستی لە زەمەنی کۆرۆنا و ئەوانە هاتوونەتە پێشەوە من بەندە هەر خۆم چوومەتە خزمەتیان و پێم وتون ئێمە سەربازێکی بەڕێوەبەراتی تەندروستین هەر ئەو خزمەتە تەندروستیانەی کە ئێوە ئەتانەوێت لە ڕێگەی کۆمەڵگەی پزیشکی بەخشینەوە بکرێت ئێمە ئامادەین و بە دڵنیاییشەوە بە هەردووکمانەوە توانین
توانیمانە کە پەرە بە بەڕێوەبردن و بەرەو پێشبردنی کەرتی تەندروستی بکەین بەتایبەت کۆمەڵگەی پزیشکی بەخشین کە ئێستا لە کاتژمێر دوای نیوەڕۆوە کرێتەوە تا 11 شەو بەتایبەت لە شەوە ئێمە توانیمانە باشترین خزمەتێ بکەنە کە لە پارێزگای هەڵەبجە جگە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین هیچ کلینکێک و هیچ کۆمەڵگەی کەیتیانە کە شەوانە کرابێتەوە بۆی خزمەت گوزاریە تەندروستەکانی پێشکەش بکات. دکتۆر تا چەندێک ئەو پێداویستیانەی کە پێویستە لە نەخۆشخانەیەکدا هەبێ لە ئێوە فراهەم کراوە هەر لە ڕووی تاقیگەوە لە ڕووی ئامێری پێشکەوتووە و لە ڕێی وەرگرتنی چارەسەر بۆ هاوڵاتیان کوالەتی ئەو شتانی کە ئێوە چارەسەری پێدەگەن لە نەخۆشخانەکەدا بەتایبەت. بەڵێ ڕاستیەکەی ئەمە لە بەشە هەرە گرنگەکانی ناو کۆمەڵگەی پزیشکی بەخشینەوە بکەین لە بەشی تاقیگەوە دەست پێەکەین کە ئێستا تاقیگەیەکی پسپۆڕی زۆر پێشکەوتومان هەیە کۆی ئەو ئامێرە پێشکەوتووە سەردەمیانەی کە ئێستا بەکارێت لە پارێزگای هەڵەبجە ئێمە توانیمانە فراهەمیان بکەین خۆشبەختانە کۆی ئەو پشکنینانەی کە ئەنجام ئەدرێ لە لێرە لای ئێمە هیچ کەسێک پێویستی بۆ نابێ و پشکنینانە بنێرینە دەرەوە بۆ پارێزگای سلێمانی و زۆرێک لەو پشکنینانەی دەرەوەش ناو کلینک و عیادەکانی ناو هەڵەبجە و زۆرێک لە عینی حکوومەتیش یەتەوە تاقیگەیەکی زۆر پێشکەوتومانەیە کە توانیمانە خزمەتێکی باش بکەین. ئێمە لە بەشی پێست و لێزەر و جوانکاریمان هەیە ئەو ئەلبەتە ئەمانە هەمویان لەژێر ئەوکولایانی ئیداری لەژێر ڕێنمایی و چاودێری پزیشکی پسپۆڕی خۆیاتی کە توانیمانە تازەترین و زۆرترین ئامێری پێشکەوتو لەو بەشەیە دابین بکەین. بەشی چارەسەری سروشتیمانەیە بە هەمان شێوە ئەوەش خزمەتەکانی لە سعات 2 دەست پێەکە تا سعات 11 و 12 شەو زۆر جاریش ئەو خزمەتانی پێشکەشەکە کۆی ئەو ئامێرانەی کە ئێستا پێویستن بۆ ئەوەی نەخۆشێک سەردانی بکە هەمانە. دەرمانخانەی زۆر پێشکەوتومان هەیە سەرجەم ئەو دەرمانانەی لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و سیکە روشتی خۆیانیان هەیە و لەژێر کۆنتترۆلی لانی پەیوەندیدار و ئەو لێژنەکانایە و ئەو لەژێر سەرپەرشتی دکتۆری پسپۆڕی. باشە دکتۆر ئێوە بەشی فریاگوزاریتان هەیە دەرمانانەی لەگەڵ ئەوەشە بۆ زانیاری جەناویشتان ئەو ئێمە زۆرترین خزمەت کوالەتی بەرز نرخی گونجاو لە دەرمانخانە. بەشی پەرستاریمان هەیە ڕاستەکە ئێمە جگە لەو خزمەتە پەرستاریانەی کە ئەیکەین بە خۆشبەختانەوە ئەیڵێن ئێمە سێ ئامێری زۆر پێشکەوتومان هەیە لە بەشی پەرستاری کە ئەوی شەریەکە لە ئامێرەکانی پێوانەی زەختی 24 سعاتی لەگەڵ تەختیتی 24 سعاتی ECG هۆڵتەری پێڵێن لەگەڵ جیازی سپایرۆمەتری کە خۆشبەختانە ئەوانە لای ئێمە هەن و لە هیچ شوێنێکی کە دەست ناکەون هەر نەخۆشێک پێویستی پێ هەبێ ئەتوانێت سەردانمان بکات. زۆرێک لە بەشەکانی کە ئێمە ئێستا لە تازەترین هەنگاومانە دکتۆری خۆراکمان هەیە. دکتۆری خۆراک هەفتانە چەند ڕۆژێک لێرە دەوامەکە و جیازێکی زۆر پێشکەوتی بۆ دیاریکردنی کێشی نەخۆشەکان و لاوازی ئەوانەی کە پێویستیان بە خزمەتی خۆراک و وەکو بڵێ قەڵەوبوون و یا لاوازبوون یا گرفتێکی بەد خۆراکیانەوێ خۆشبەختانە ئێستا ئەم جیهازە ئێمە لە 2 ڕۆژی پێشوە ئامادەیە و خزمەت بە نەخۆشەکانمانەکات. کۆمەڵگەی پزیشکی دانی بەخشینمان هەیە. ئێمە وێڕایەوەی کام کۆمەڵگە پزیشکیە لەژێر ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ ڕێبەرایەتی تەندروستی ئێرایە بە ستافێکی زۆر باش دکتۆری زۆر شارەزای بە ئەزمونمان هەیە کۆی هەموو ئەو شتانەی کە سنتەرێکی دان پێویستی پێویستی ئێمە هەمانە خزمەتێکی 24 ساعتیمان هەیە هەروەکو بەشەکانی کە لە سعات 2 تا 11 شەو کراوەتەوە لەگەڵ ئەوەش کە هەنێ شت هەیە لای ئێمە هەیە و لە شوێنەکانی کەنی ئێمە جیازی ئەشیعە با بڵێن تیشکی دیجیتاڵی زۆر پێشکەوتومانێ لە شوێنەکانی کەنیە جیازی سپیکردنەوەیدان لێزەر کە لە شوێنەکانی کەنیە کۆتا شتێک کۆتا خزمەتێکی بچوو کە بە خەڵکی خۆمانم بۆ سنتەری دانەکەەوە بۆ خەڵکی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە کرد بێ هێنانی جیازێکی OPG لەگەڵ CBCT کە ئەمە ئێستا لە بازاری هەڵەبجە و لە عیادەکانی سنتەری دانی ناو پارێزگای هەڵەبجە نییە. لەگەڵ ئەوەشە لەگەڵ بوونی ئەو ئامێرەی کە عەرزمکردن OPG-ەکە و لەگەڵ CBCT-ەکە ئەمە تەنها لە کەرتی حکومیە هەیە ڕاستیەکەی بەڵام تر کەرت و حکومیش خۆی سەر لە بەیانە ئەو خزمەتەکە بەس بۆی دوای نیوەڕوان لە بازار و لە کلینکە تایبەتەکانی کەنیە وێڕای ئەو ئامێرە پێشکەوت و ئێمە نرخەکانیشمان زۆر جیاوازە لە چاو شوێنەکانی کە بۆی بۆ ئەوەی نەخۆش نەچێتە دەرەوەی پارێزگای هەڵەبجە بۆ ئەو خزمەتە. کۆتا شتمان کە
تازەترین خزمەتی ئێمەیە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین کردنەوەی بەشی چانەوەی قژەکە لە ژێر ستافێکی پسپۆڕی شارەزایە و لە ژێر چاودێری بەڕێوەبەراتی تەندروستی و لایەنی پەیوەندیدار و هەموو ئەو لایەنانەی کە معنین بۆ شوێنە ئێمە توانیمانە لەو ڕۆژەوە خزمەتی زۆر و باشتریش بکەین و کە ئینشەڵا شتی کەشمان لە بەردەمایە و بۆی زۆر کاتی بەڕێزیشتان نەگرین و هەوڵێن ئینشەڵا ئەوەی کە پێویست بێ بە خزمەت بە هاوڵاتیانی خۆمان بکەین دابینیشی بکەین. زۆر باشە کاک دکتۆر لەوێ بەشی فریاگوزاری تێدا نییە پلانتان هەیە کە ئەو بەشە بکرێتەوە؟ ڕاستیەکەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین خۆی ئێمە هەر وەکو یعنی لایەنێکی معنی و ڕاستیەکەی ئاوا ئەبێ وەکوڵێ بەلایەنەوە بە سیلسیلە ئیداریەکانی خۆیان بڕێ لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینە ناتوانرێ بەشی فریاکەوتنی خێراز بکرێتەوە بۆ ئەوەی ئەو نەخۆشانە پێویستیان پێ هەبێ یا ئیسعافێک و ئەمبوڵانسێکیان هەبێ ئەوە بەڕاستی لە کۆمەڵگە پزیشکیەکانە لە ڕووی ئیداری لە ڕووی قانونیەوە ڕێگە پێ نەدراوە. ئینشاءڵڵا وەکوڵێ ئەوەی کە تمۆحمان هەیە ئەو کاتێک کە کرا بە نەخۆشخانەیەکی گەورە وەکو نەخۆشخانەی بەخشینی سلێمانی ئەو کاتە ئەو بەشانش کە بە دڵنیاییەوە بەشێکی زۆر پێویستە بۆی بتوانین خزمەت بە خەڵکی بکەین. زۆر باش ئینشەڵڵا لە داهاتووە وەکوی کە کرمان بە نەخۆشخانە. دکتۆر خشتەی داوامەکانتان ڕۆژانە هەموو ئەو پسپۆرانەی کە باست کرد لەوێدا دەنیشن یاخود بە پێی ڕۆژەکان گۆڕانکاری بەسەر دێت؟ بەڵێ ڕاستیەکەی ئەو پسپۆرە پزیشکیانە بە پێی خشتەیەکی تایبەتە. ئێمە داوامان لە سعات 2 دەست پێ ئەکا بە دوو شەفتی بە دوو کاتی جیاواز تا سعات 11 شەو من هەر لەو بەینەشا بڵێم ئێمە ئەکرێ هەنێ نرخی ئەو شتانی کە ئەو خزمەت گوزاریانەی کە لێرە پێشکەشەکرێ بە جەنابتان و بە بینەرانی پەیامی ڕابگەێنین. لێرە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین پسوڵەی پزیشک تەنها 3000 دینارە، سۆنەر بە 7000 دینارە، ئەشعمانەیە بە 7000، کۆی هەموو ئەو بەشانەی کە هەمانە داشکاندن و نرخەکانیان لە چاو شوێنەکانی کە زۆر جیاوازە. بەپێی وجودی دکتۆرەکانمان یا ئامادەبوونی دکتۆرەکانمان ڕاستی بڵێن زۆرینەیە، زۆرینە دکتۆرەکانمان پێویستی پێ ئەوێ ئتر بۆکو هەموو جارێکی ژێمە وتومانە پارێزگای هەڵەبجە پێویستی بە دکتۆری زیاتر هەیە بەڕاستی بۆ ئەوی بگاتە ئەم شارە کاتێکەیە لە کەرتی حکومیە خزمەتەکە بۆ ئەوی بتوانێت لە کۆمەڵگە پزیشکیەکان بەتابەت کۆمەڵگەی پزیشکی بەخشینیش خزمەت بکە. لەبەرەوە ئەکرێ ئێمەش وەکو شوێنەکانی کە هەنێ گرفتمان هەبێ لە نەبوونی هەنێ لە پزیشک و لە پسپۆڕی تایبەت، بەڵام بە کۆی گشتی زۆرینەی دکتۆرەکانمان ئامادەن. هەر بۆ نمونە بە ئەمڕۆ کە ئەڵین شەمە ئێمە پزیشکی هەناوی نەشتەرگەری گشتیمانەیە، پزیشکی چاو لەگەڵ پێست هەروەها ئێسک و شکاوی و جمگە و ڕۆماتیزم و کۆی سنتەری کۆی پزیشکەکانی سنتەریدان و ئەو ئەمڕۆیانی ئەو پزیشکە پسپۆڕیانە ئامادەیانەیە بە پێی ڕۆژەکانیش ئەگۆڕێت، بە پێی هەر ڕۆژەکان لیستی و داوامی دکتۆرە بەڕێزەکانیش ئەگۆڕێت. ئەو چالاکیانە چینکە لە نەخۆشخانەکە لە هەڵەبجە ئەنجامتان داوە، هەر بە نمونە لە سلێمانی پرۆژێک هەبوو بەناوی بەخشین بۆ هەمووانە کە لە پێیان و ئێمە بەرنامەیەکمان لەسەر کرد. ئەگەری هەیە لە داهاتوودا کار بکەن لەسەر ئەو چالاکیە و قوتابخانە و شوێنەکانی هەڵەبجە بگرێتە و هاوڵاتیان ئیسفادەی لێ بکەن؟ بەڵێ ڕاستەکەی من باسی ئەم ساڵ نەکەین چونکە ئەوە 2022 تازە پێمان ناوەتە 2022 بەس لە ساڵی ڕابردوو ئەوەی کە ئەنجاممان نابێ بە تاکید ئێمە ئەو پرۆژانەمان هەبوو کە بە هاوکاری لەگەڵ پزیشکەکان و لەگەڵ لایەنی پەیوەندیدار و قوتابخانەکان و پەروەردەکان لەگەڵ بەستنی کۆڕ و سیمینار بۆ زۆرێک لە قوتابخانەکان. من تەنها باسی یەک چالاکی یەکەم کە بیرمان لەوە کردەوە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین کە زۆرێک لە لادێکان و قوتابخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجە زۆر دوورە دەستن، لەوانەیە زۆرێک لە خزمەت گوزاریەکانیان نەگادە دەست. بۆ ساڵی ڕابردووی 2021 ئێمە توانیمانە بە تیمێکی بەرفراوانی پشکنینی چاو لەگەڵ چێکی دان و دکتۆری دان و ستافێکی دان سەردانی لادێکانی سنووری پارێزگای هەڵەبجەی بناری لە نەوێ و بەردەبەل و کانی ئەسکان و تا ئەگاتەوە شیرەمەڕ ئەو بنارانەی ئەولاو لەگەڵ زۆرێک لە شوێنەکانی تەوێڵە و بیارە و ئەمانە سەردانمان کردن کۆی ئەو خزمەت گوزاریانەی کە ئێستا نەخۆشخانەی بەخشین پێ هەڵەسێ. ئێمە لە ساڵی 2021 ئەو خزمەت گوزاریانەمان کردووە و ئینشاءڵڵا لە پلانیشمانەیە بۆ 2022. وەکو خزمەت گوزاریەکانی کەش ڕاستیەکەی ئێمە دەرگای کۆمەڵگای پزیشکی بەخشین بە ڕووی زۆرێک لە ڕێکخراوەکان لە ڕێکخرا و
لایەنە پەیوەنددارەکان کراوەتەوە. ئێمە بۆ زۆرێک لەو ڕێکخراوانە پسوڵەی تایبەت داشکاندنی تایبەت ڕێککەوتنی پێش وەختمان هەیە. بە نمونە بۆ ئەو قوتابیە خۆشەویستانەی کە لە دەرەوەی پارێزگای هەڵەبجەیەنە لە دەرەوەی پارێزگای هەڵەبجە و لە بەشە ناوخۆیەکانن ئێمە پسوڵەی بێبەرامبەرمان هەیە بۆیان ئەوە لەگەڵ ئەوەشا داشکاندنی بەرچاومان هەیە لەگەڵ قوتابیان شتی تایبەتمان هەیە بۆ قوتابیانە لەگەڵ ڕێکخراوی کەم ئەندامان لەگەڵ ڕێکخراوی گورچی لە پارێزان لەگەڵ زۆرێک لە قوتابخانەکان کە ئێمە ڕێککەوتنمان هەیە بۆ ئەو کاتانەی کە نەخۆشەکانیان ئەنێرنە لای ئێمە پسوڵەکانیان بێ بەرامبەرە داشکاندنیان بێ داشکاندێکی زۆر بەرچاویان بۆ کراوە ئەوە لەگەڵ ئەوەشە هەر کاتێک هەرێکێک لەو لایەنانە یان لەو قوتابخانە و لەو شتانی سەردانی ئێمەیان کردێ بە دڵنیاییەوە دەستمان نەناوە بە ڕوویانەوە توانیمانە بەپێی ئیمکانیات و توانای خۆمان خزمەتیان بکەین. ئێوەش وەکو لای جەنابیشتان معلومە ئیمکانیاتەکانی بەخشین مەحدودە هەمووی وەساوەتەوە سەر ئەو هاوکاریانەی کە دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئێمەی دابینەکە لەگەڵ ئەو خەڵکە خێرخواز و دەوڵەمەند و خەڵکانەی کە بتوانن هاوکاری دەستگای بەخشین بکەن و لە ڕێگەشیانەوە خزمەتێک بە کۆمەڵگەکان بکەن بۆ ئێمەش بتوانین خزمەتێکی زیاتر بکەین. بۆ ساڵی 2022 ئینشاءڵڵا پلانی باشتریشمان. سەرڕای ئەو بەشە باشانەی کە لە نەخۆشخانەکەدا هەن ئایا ئەو پێداویستیانە چین کەنین و ئەتانێت لە داهاتوە کاری لەسەر بکەن و بتوان خزمەتێکی باشتر بە هاوڵاتیان بکەن جایتر هەر لە هەر ڕوانگەیەکەوە بێت کە نەخۆشخانەکە پێویستی پێبێت. بەڵێ ڕاستیەکەی گۆڕینی کۆمەڵگەی پزیشکی بەخشین یان بەو تعبیرە بڵێین لە ئێستا پارێزگای هەڵەبجە پێویستی بە نەخۆشخانەیەک هاوشێوەی نەخۆشخانەی بەخشین لە سلێمانی کاتێ ئەو کاتانەی کە ئەم کۆمەڵگەیە گەورەترەکەیت و فراوانترەکەیت و ئەیکەی بە نەخۆشخانەیەک وەکو نەخۆشخانەی بەخشین لە سلێمانی ئەو کاتە کۆی ئەو خزمەت گوزاریانەی کە خەڵکی لە ئێستا پێویستێتی بۆ زانیاری بەڕێستان لێرە نەخۆشخانەی کەرتی تایبەت نییە لێرە بۆ ئەوەی ئەو خزمەت گوزاریانە پێشکەش بکە. لەبەرەوەی بەکردنەوەی نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە ئێمە ئەتوانین سەرجەم ئەو پێداویستیانەی کە لە ئێستاە نەخۆش یا خەڵکی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و دەوروبەری پێویستێتی دابینیان بکەین چونکە لە ئێستا ئێرە سەنتەری تیشکێکی بەرفراوانی تیە لە کە خۆی ئەبینێتەوە لە جیازی ئەشعی پێشکەوت و لە ئێمارای لە سیتیسکان لە مامۆگرافی لە تەختیتی دەمار لە تەختیتی مێشک و ئەمانە کۆی ئەمانە لە ئێستا پارێزگای هەڵەبجە پێویستی پێیەتی. بەڵام ئێمە وەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشی ناتوانین لە ڕووی ئیداریەوە ئەو بەشانە لەم کۆمەڵگایە بکەینەوە تەنها ئەو کاتە ئەتوانین کە ئەم کۆمەڵگایە بکرێ بە نەخۆشخانە کە کرایە نەخۆشخانە هەموو ئەو شتانی کە پێویستن ئەتوانین دابینیان بکەین و خزمەتێک بە خەڵکی بکەین. لە ئێستا پلان و چاوەڕێی هیمەتی دەستگای بەخشین و لایانی پەیوەندیدار و هاوکاری خێرخوازانین کە بتوانین بە هەموو لایەکمانەوە نەخۆشخانە ئەم کۆمەڵگایە فراوانتر بکەین گەورەتری بکەین بیکەین بە نەخۆشخانەیەک بۆ ئەوی خزمەتی زیاتر بکەین. هەماهەنگیتان چۆنە لەگەڵ نەخۆشخانەی بەخشین لە سلێمانی کە لەوێ نەخۆشخانەیەکی گەورەیە هیچ هەماهەنگێکتان هەیە یاخود زۆر جار نەخۆشی پێویستی بە نەشتەرگەری بێت ڕەوانەی نەخۆشخانەی بەخشینی بکەن لە سلێمانی؟ بەڵێ ڕاستی خۆی نەخۆشخانەی بەخشین و کۆی کۆمەڵگە پزیشکیەکانی کە سەر بە دەستگای بەخشینن سەر بە ڕێکخراوی دەستگای خێرخوازی بەخشینن کە ئەوە هەر بۆ خۆی ئێمە بینێکی باش و پەیوەندێکی زۆر باشمان هەیە لە دابینکردنی ئەو شتانەی کە پێویستمانە وەکو پەیوەندیە تەندروستیەکەش بە دڵنیاییەوە ئێمە لێرە هەر کەسێک بێتە لای ئێمە پێویستی ئەوەی کە پێمان بکرێ بۆی ئەکەین ئەگەر پێشمان نەکرێ ڕاستەوخۆ دایرێک لەگەڵ بەخشینی سلێمانی پەیوەندیمانەیە ئەو نەخۆشانە ئەنێرینە ئەوێ زۆر جار خزمەتی باشیانەکەن زۆر جاریش لە ڕووی مادی و لە ڕووی ئیمکانیاتەوە ئەگەر پێویست بکە ئەوە نەخۆشخانەی بەخشین بە دڵنیاییەوە هاوکاریەکی باشیان کردوین بۆ ئەو نەخۆشانێک کە ئێمە ئەیان نێرینە لای ئەوان. وەکو ئاماژەتان پێدا کە ئێوە پشت دەبەستن بە خێرخوازان ئایا لە نەخۆشخانەی هەڵەبجە تا چەندێک گرنگیتان داوە و تا چەندێک هاوڵاتیان هاوکاری دەنێرن و دەیانەوێت بەشێک بن لەو خزمەتێک کە ئێوە دەیکەن؟ بەتاکید خۆی دەستگای خێرخوازی بەخشین هەر بنیادی کۆی پرۆژەکانی لەسەر هاوکاریەکانی خێرەومەندان و خواپێداوان و دەوڵەمەندان و ئەمانە بەستراوە لێرەش ئێمە بەتاکید ینی هەر بۆ کۆڵێ پشتمان بەوان بەستووە چاومان لەوەیە کە
ئەو خەڵکە وەکو ئەوەی کە لە تاقە و توانایە هەبێ خزمەت بکە ئیتر زۆرن ئەوانەی کە ئێمە سنووقە خێرخوازیەکانمان لێرە داناون هەم سنووقی بەخشین بە تایبەت هەم سنووقی بێباوکان ئێمە زۆر جار سەیری سنووقەکانەکەین مناڵێکی بچکۆلانە ینی بە 250,000 یا بە 1000 دیناریا بەدوو بە هەرچەنێکە ئەخرێتە نا ئەو سنووقەکان زۆر جاریش ئێمە بە خەڵکی خۆمان ئەڵێن ینی تێبینی ملاحەزەیانەیە لەسەرەوەی بۆچی ئەم پرۆژانەی ئێوە گەورەتر نابێ فراوانتر نابێ ڕاستەکەی ئەمە قسەی منە بۆ ئەو خەڵکە بە ڕێزان ئەڵێم ئێمە وەکو ئەڵێ هەموو ئیمکانیاتێک و هینێکمان وەساوەتەوە سەر ئەو سنووقانە چەندێک خەڵکی بتوانێ هاوکاریمان بکە لە ڕووی مادیەوە یا لە هەر ڕوویەکی کەەوە بێ بۆی ئەمەش بتوانین خزمەت بکەین بە دڵنیاییەوە پێشوازی خەڵک بۆ سنووقەکانی بەخشین بۆ هاوکاری بۆ دەستگای خێرخوازی بەخشین زۆر باشە و ئینشەڵا تەمەنای زۆرتر و باشتریشان لێ یەکەین بە تایبەت لە ئەم ساڵا بتوانن هاوکارێکی باشمان بن بۆ ئەوەی بتوانین ئەم پرۆژە بچکۆلانەی کە ئێمە بەڕاستی بۆ خەڵکی خۆمان بە شتێکی زۆر بچووکی ئەزانین بتوانین لە داهاتووە خزمەتی باشتری پێ بکەین ئەویش بەکردنەوەی نەخۆشخانەیەک کە ئەتوانین کۆی ئەو پێداویستیانە دابین بکەین کە خەڵکی خۆمان پێویستی پێێتی و ڕوو نەکاتە شوێنەکانی کە بەڵێ زۆر سپاس بۆم حێدین محەممەد بەڕێوبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە بەڵازان وەک ئەو بەپەلەیە کە لەسەر شاشی پێیان دەڕات پۆلیسی هەولی ڕاگەاندووە کە تەرمی منداڵێکیان دۆزیوتەوە کاژمێ شەشی سەر لەبانی ئەمڕۆکە پۆلیسی هەولێر ڕاگەیاندووە کە ئەو تەرمە ئەو منداڵەیە کە ساڵی ڕابردوو لە لافاوەکەدا ون بووە دیار نەما کە ئەو منداڵەت تەمەنی دەمانگ بوو کە بەداخەوە لە ڕووداوەکەی لافاوەکەی هەولێردا گیانی لەدەستدا کە ئەمڕۆ تەرمەکەی دۆزرایەوە و خۆی گەورە سەبووری بە کەسوکاری و بە دایک و باوکی بدات. بەڵێ ئەزیزان لەگەڵتان بەردەوام دەبین لە بڕگەی سۆشیال میدیاوە کە دیمەنێکمان بە ئامادەکردوون بەڵێ وا دیارە بەڵێ پێیان نێرمان وابێت سوهێب لە سێ سادق و لەگەڵمانایە کە لەوێ گردبوونەوەیە گەیە سوێب سڵای خوا لێبێت و زانیاری و چالاکیەکان چین و گردبوونەوەیە چییە کە لەوێ ئەنجام دەدرێت. بەڵێ سڵای خۆی گەورە لێو لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت ئێستا لە قەزای سەی سادقم مامۆستانی وانەبێژی سەی سادق بایکۆتی وڵەکانی خوێندیان کردووە ئێستا خۆپیشاندان ئەنجامەدەن ئێستا و شوێنی کە منی تێدایە بەردەم قوتابخانەی شکانە لە سەی سادق ئەوان شەقامەکەیان گرتو من دەمەوێت زانیاری زیاتر لە خوان وەربگرم مامۆستانی وانەبێژ سەرەکیەوە چییە؟ دەستخۆشتان لێ کەناڵی پێیام مادەم لێرێمە بەڕاستی بۆ دامەزان ناتوێت ئێرە بیلاک بووین ماندوو بووین لەوەی کە هیچ دەرەنجامێکی نییە مامۆستانی محازرەوە چەند ساڵە وەڵام من بۆ خۆمەوە بەرەو 9 ساڵەتێت یانی تاکەی محازر بین تاکەی مامۆستای وانەبێژ بین پێویستە دەرچێ بدۆزێتەوە وەزیری دارایی بێ وەزیری پەروەردە بێ سەرۆکاتی حکومەت دەرچێ بدۆزنەوە مامۆستانی وانەبێژ ئامانج و ئایندەیان ڕوون و دیار بێت ناکرێت. موچەی مانگی 12 وەرگرتووە ئێمە تا ئێستا موچەی مانگی 4 و 5 و 6 وەرنەگرتووە مانگی 12 وەرنەگیراوە مانگی 1 وەرنەگیراوە یعنی ئێمە داوامەکەین بۆ پەڕی لە خۆبردەی و هەوڵ و ماندووبوونەکان مانەخەینە گەر بۆ ئەوی پەروەردەیەکی تەندروست بکەین بەڵام کاتێ سەیرەکەی دەرەنجامەکەت ئەوە نییە تۆش هیلاکەبی لە ڕووی دەرونیەوە مەبەڕاستی تا ئێستا دەرونێکی شیاومانەیە پێویستە ئایندەمان ڕوون و دیار بێ بزانین بۆچی تاکەی مامۆستای وانەبێژ بین پێویستە حەلێکی ئەم مشکلەیە بکەن و مامۆستانی وانەبێژ. بەڵێ سوپاس بۆ تۆ من دەمەوێت مامۆستای دیکە وەربگرم مامۆستا سڵاو لێبێ ئێوە تاکەی بەردەوامە بن. وەڵا ئینشاڵڵا ئێمە هاتوین بایکۆت و خۆپیشاندانمان کردووە بۆ ئەوەی کە ببینە هەمیشەی بەڕاستی ئەمە هەلی ئێمە ناکە هەندێک جار کە هەندێک وعدیان پێداوین ئێستا مانگی 4 و 5 و 6 پاریان پێ نەیاوین مانگی 12 و 1 و ئەوە مانگی 2 هێشتا کە ئێمە ئەو دوو مانگی کەیشمانەر وەرنەگرتووە بەڕاستی هەر وعدێکە بن بەم شێوازە نابرێتە سەر. بارودۆخی مامۆستانی وانەبێژ چۆنە؟ وەڵا هیچ باش نییە لەو لاشەوەزی حکوومەتی هەرێم بارودۆخی باش بووە ینی نەوت ڕۆژەتە $95 ئێمە تێناگەین تا ئێستا لە $1 هەر هەمان حکومە لە $95 هەر هەمان حکومە بۆیە ئێمە داوا لە وەزیری پەروەردەیەکەین وەک دڵسۆزێکی کەرتی پەروەردە بێ بەدەم داواکانمانەوە یا بانکا بە گرێبەست یا بانکا بە هەمیشەیی تر چۆن گونجاوە بۆ ئەوان بەو شێوازە بەس لەگەڵ ئەوە نین بەم شێوازە وانە بێژ بین و مانگێک پارەمان پێ بدرێ و 3 مانگ پێمان نەدرێ و ماوەی ڕابردووە مامۆستانی وانەبێژ کا خۆپیشاندانیان کرد بەڵێنی زۆریان پێدرا بەڵێنەکان جێبەجێ کراون
یەک لە بەڵێنەکانیان ئەوە بوو کە لە دوای میلاک ئەوان پارە بە ئێمە بدەن 5 ڕۆژ دوای ئەوان بەڵام ئەوە 2 مانگە میلاک بە بەرچاوی ئێمە و پارە وەرەگرێ و هیچ پارێک بە ئێمە نەدراوە بڕیاری ئەوەیاندا کە مانگی 4 و 5 و 6 کە هی پار پێمان بدرێ هەتا ئێستا پێمان نەدراوە ئیتر نازانم ئەمە چ بەڵێنێک بۆ ئەوان بردیانە سەر هیچ بەڵێنێکیان نەبردۆتە سەر. بەڵێ سوپاس بۆ تۆ ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێت دیمەنی مامۆسانی وانەبێش لە سەی سادق بگواسەتەوە کە ئێستا شەقامەکەیان گرتووە ڕێگە نادەن ئۆتۆمبیل هاتوچۆ بکە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزای سەی سادق نزیکەی 700 مامۆسای وانەبێش هەیە ئەوەی کە تاکو ئێستا هەیە کە من قسەم لەگەڵ بەڕێوەبەری بانکی سەی سادق کرد ئەو گوتی هەوڵمان زۆر داوە ئەو کە قسەی لەگەڵ وەزیری پەروەردە کردووە بڕیار وایە ڕۆژی یەکشەممە کە سبەینێ دەکات موچەی مامۆسانی وانەبێژی سەی سادق مانگی 12 دابش بکرێ. بەڵێ زۆر سپاس بۆ پامێرمان سوێب لە سەی سادقەوە لەگەڵمانە بوو. بەڵێ خۆشەویستان وەک ئاماژمان پێدا لە بڕگەی سوۆشیال میدیا و دیمەنێکمان بۆ ئامادەکردوون کە دیمەنی چەند منداڵێکە لە میسر کە بەیەکەوە نوێژی بە کۆمەڵ دەکەن یەکێک لەو شتانەی کە جوانە هەر لە منداڵیەوە منداڵی لەسەر پەروەردە بکرێ ئەنجامدانی پرسچەکانە و بە خۆشەویستی و بە حەزی خۆیان. با بێکەوە بینەری دیمەنەکە بین.